بەداخەوە ئێستا کەسێکی وانە لە چەند کەسێک نییە بتوانێت بێن ئەم لوژنە ڕێکخەن. هەڵوەشاندنەوەی لیژنەی تیپەملیەکانی کەلار چەندین گرفتی بۆ وەرزشوانانی سنووری گەرمیان دروست کردووە، لەوانەش پەرتەوازەبوونی تیپەملیەکان لەگەڵ ئەوەشدا هۆکارە بۆ دەرنەخستن و پێنەگەیاندنی یاریزانانی تۆپی پێ لە سنوورەکە. بە بڕوای ڕاهێنەرێکی وەرزشی هۆکاری هەڵوەشاندنەوەی لیژنەی تیپەملیەکانی کەلار خاڵی لاوازی لیژنەکەیە. بەڕای من هەڵوەشاندنەوەی لیژنەی تیپەملیەکانی کەلار هۆکارێکی زۆر کاریگەرە لەسەر چوونە دواوەی ئاستی یاریزانەکان و تیپەملیەکانی کەلار. هیوادارم ڕێگە چارێک بدۆزرێتەوە بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە، چونکە شاری کەلار پێگانی یاریزانش بەیانی شێوانە و سەرجەم ناوچەکانی گەرمیان. هیوادارم ئەم کێشەیە چارەسەر بکرێ و ئاستی تیپەکان و وەرزش لەم دەڤەرە زیاتر بەرەو پێش بچێ. هەڵوەشاندنەوەی لیژنەی تیپەملیەکانی کەلار خۆی لە خۆیدا چەند خاڵێکی لاوازی لیژنەکە دەرەخا. یەکێک لەوانە بڕیارێکیاندا بوو کە پێشوەخت 200,000 غەرامەی ئەو تیپانە بگرێت کە ئاسیان لاواز، بەڵام هەر لە ناو خودی دەورەکە کە 6 یاری ڕۆژ بوو داوایان کرد تی بتایەنەوە، ئەمیش بۆ هۆکاری ئەوەی کە قەرارەکەیان سەر نەگرێ و لیژنەکە هەڵبۆشێنەوە، خۆیان وەکو عیبێکیان زانی کە بمێننەوە بۆیە هەموو ئەندامەکانی لیژنەی تیپەملیەکانی کەلار دەستیان لە کار کێشەوە. ئێستا شاری کەلار بێلیژنەیە، بێ ئەندامە، بێ سەرۆکە. سەرۆکی پێشووی لیژنەی تیپەملیەکانی گەرمیان و کەلار هۆکاری هەڵوەشاندنەوەی لیژنەکەیانی گەڕاندەوە بۆ ئەو بڕیارەی کە لیژنەکە دەری کردبوو، ئەویش ڕێکخستنی تیپەکان لە ڕووی ڕیزبەندی و سزادانی مادی ئەو تیپانەی کە ئاستیان لاوازە کە ئەمەش جێی قبوڵی ئەو تیپانە نەبوو. بۆ هەڵوەشانەوەی لیژنەکەش ئەوە پێشەکی لەوە سەری هەڵداکە لیژنەی تیپەملیەکان خۆ دەزانی لیژنەی تیپەملیەکان چەند ساڵێکە کۆمەڵی خەڵخۆ بەخشانە بەبێ بەرامبەر خزمەتی وەرزشەکەن لەوە سەری هەڵدا کە بڕیارێکی لیژنەکە لە ساڵحی چەند تیپێک نەبوو هەرایە دروست بوو لەوەی کە لەسەر ئەو خاڵە دووبەرەکیە دروست کە و دووربەرەکیە دوومەڵی خەڵکیش هات نێوان نەگەڵ ئەوە یەکەم جار بڕیار دریا کە ئەو تیپانەی لە کۆتا ڕیزبەندن لە دۆکان لەبەرەوەی ئێمە لە سێمان نییە غەرامە ئەوە لەوە سەری هەڵدا کۆبین و تیپەکان ناڕەزا بوون و ئەوانە ئێمە ئەوە بۆ چاکردنی وەرزش بوو بۆ ئەوەی کە لە کۆتایەکانە یاری بە نەتیجە نەکرێ. لیژنەی تیپەملیەکانی کەلار ماوەی 12 ساڵە دامەزراوە و لە سەرەتادا بە ستافێکی 7 کەسی و دواتریش بوون بە 11 کەس بە سەرۆک و ئەندامانەوە کە 40 تیپی وەرزشی لەخۆ گرتبوو. لەو ڕێژەیەش 20 تیپی وەرزشی پلە 1 و 20 تیپی دیکەی وەرزشی پلە 2، بەڵام لە ئێستادا سەرجەم ئەو تیپانە بێ لیژنە و سەرۆکن. پشتیوان وەنداوی کەناڵی ئاسمانی پەیام گەرمیان.